او خلق لبر او هي دوزور خلق هي گیرفانی بەتارە ئەو ناتوان ئللا مەگەر خێرخواز و مەگەز دەکات و سەرفترە ئەو شتانەی بدەیتێ ئەگەرنا ناتوانانی بەدڵی خۆی بازار بکە لە بەرەوەی بازار مەسەلەن معاش هەموو کار لە وەخت خۆی نادرێتن ئەمە مەسەلە سەدان کاریگەری هەیە برێونەرێ ئەمە لا مەسەلەن بەخۆم بازار نییە بەس ئەلعانا معاشم نییە بەس ئەلان سوپاسی خوای گەوراکەم ئەلمیهیم ڕۆژی 2,000 ئیشکەم بەڵام سەلامەتی بیتن شەڕ و شۆڕ نەبیتن ونیە زۆر ئەویت کە ئاسانترە بیتن زۆر هەمومان شکر و سوپاسی خوای بکەن ئیشاڵا بەردەوامیش دەبیتن ئەو ئەمن و ئەمان و ئەو خۆشی و وەنیە دوعای خێر بکەین ئیشاڵا هەر هەموو لایەکمان بەس بازار ئەوانە بێن معاش بێت و لە وەختی خۆی بازارم خەڵکی باشە بیتن باشە سەد تا سەد بەتایبەتی وەزعی سیاسی بەرەو باشی بڕواتن ئەرێ وەڵا هیچ مشکلی نامێنی بە ئیزنی خوای گەورە